ماڵی گفتوگۆکان لە بەغداوە سەبارەت بە بەشە بودجێ هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجێ 2021 عراق بەردەوامە بڕیارە شاندی هەرێمی کوردستان دووبارە سەردانی بەغدا بکاتەوە دوای و توێژەکانی خۆی بکات بۆ چەسپاندنی مافە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە بەغدا ئەگەری چوونی شاندی هەرێم بۆ بەغدا بێ بە چاراستەیەک کار بکەن بۆی کە بتوانن ئەم پرۆژەیە لە قازانجی کورد لە پەرلەمان پەسەند بکرێت لایەنێکی دیکە شەڵێن ئەگەر نیوماڵی شیعە بەم شێوازە بێت ئەستەمە کە بتوانێت پرۆژەکە لە پەرلەمانەوە تێپەڕێت بە زۆرین و کەمینە. بەڕێز محەممەد شاکر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی پارتی لە هەولێرەوە لەگەڵما بەڕێزم کاتت باش ئەمە بزانم کە بە بۆچوونی جێنابتان چوونی شاندی هەرێمی کوردستان جارێکی دیکە دوای ئەو توێژانەی کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ بەغدا و سەرجەم لایەنە سیاسەکانی عراق هەیان بووە سەبارەت بە جێگیرکردنی پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە بودجێ 2021 عراق ئەم جارە بە چه شێوازێک دەبێت شاندی هەرێم چۆن دەبێت بچێتە بەغدا بۆ داواکاریەکانی بە چاراستێک بێت بۆ جێگیرکردنی ئەو ماف و شایستەداراییان. بەڵێ زۆر سپاس. طبعا شاندی هەرێمی کوردستان دووبارە کە پاش چەندین جار گفتوگۆ لەگەڵ لایەنە عراقیەکان دەکات دووبارە کە سەردانی بەغدا دەکاتەوە ئەوە پیشان دەدا کە بالفعل حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێ بگاتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ئیتیحادی هەرچەندە لە پێشنیاری یعنیان بڵێن لە پرۆژە یاسای بودجە کە لە حکوومەتی ئیتیحادیەوە هاتووە بەشێک دەتوانین بڵێن لە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان وەکو خۆی جێگیر نەکراوە بەڵام ئێمە ڕەچاوی بارودۆخەکەمان کردووە حکوومەتی هەرێم بەم بەشە ڕازیە ببوورە بەس وڵا کێشەکەیە یعنی دەنجی خۆم یعنی سەدای دەنگم دێتەوە ئەگەر ئەم کێشەیە چارەسەر بکەن. باشە ئەگەر هاوکارانم کێشەی دەنگ چارەسەرکەن دووبارە قسە دەکەمەوە لەگەڵ بەڕێز محەممەد شاکر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لەگەڵما ئێستا ئەگەر دەنگ باش بێت ئەتوانن درێژە بە قسەکانتان بدەن پرسیاری چوونی شاندی بەغدامان کردو ئاماژەتان بە گرنگی ئەم سەردانانە کرد لە بەغداوە فەرموو. بەدڵنیاییەوە یعنی وەکو باسم کرد ئەمە نیازپاچی حکوومەتی هەرێمی کوردستان پیشان دەدا کە ئامادەیە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بگاتە ڕێکەوتن بە شێوازێکی شەفافانە هەموو داتاکانی پێشکەش کردووە بە حکوومەتی ئیتیحادی و یعنی سەبارەت بە مەلەفی نەوت سەبارەت بە داهاتە نانەوتیەکان هەموو تەفاسیل وردەکاری پێشکەش کردووە بەلایەنی بەرامبەر حتا ئەندامانی لیژنەی دارایی کە بەشێک لەم ئەندامانە زووتر بە شێوازێک باسی هەرێمی کوردستانیان دەکرد کە ئامادەنیە نەوت ڕادەست بکە ئامادەنیە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بگاتە ڕێکەوتن ئێستا ئەوان خۆیان باز دەکەن کە بە چ شێواز حکوومەتی هەرێم تەعامل دەکەوە بە شەفافانە هەموو داتاکانی پێشکەش کردووە یعنی هەموو نیازپاکێکی پیشانداوە ئەمە لێدوانی بەشێکی زۆر لە ئەندامانی لیژنەی دارایی وەکو باسم کرد کە بەشێکیان لە زووتر لە دژی هەرێمی کوردستان قسەیان دەکرد بەڵام ئێستا کە شاندی حکوومەتی هەرێم لەگەڵ پەرلەمانیش دانیشتووە لەگەڵ حکوومەتیش دانیشتووە ئەوانش ئێستا باس لەوە دەکەن کە حکوومەتی هەرێم بەڕاستی ئامادەیە بگاتە ڕێکەوتن دەمینێت طرفی بەرامبەر ئایا بە چ شێواز دەیەوێ مامەڵە لەگەڵ ئێمە بکە ئایا ئەگەر بیەوێ ئێمە تەنها ئەو هێڵە سوورەمان یعنی هێڵی سوور لە لای ئێمە ئەوەیە کە دەستور ببەزێنرێ هێڵی سوور ئەوەیە کە یعنی تعامل لەگەڵ هەرێمی کوردستان بکرێت وەکو پارێزگایەک طبعا ئەمە قبول جێگای یعنی نیگەرانی ئێمەی و قبولیش ناکرێ وەکو پارێزگایەک تعامل لەگەڵ هەرێمی کوردستان بکە بەڵام سەبارەت بە طرحەکانی تر کە چەندین پێشنیار هەن ئێمە طبعا نزیکەی 6 پێشنیار هەن ئێمە وەکو نوێنەرانی هەرێمی کوردستان و شاندی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی بووە بەو طرحانەی کە دەکرێت هەندێک لە طرحەکان تەواوی مافەکانی هەرێمی کوردستانیش نەدا بەڵام وەکو نیازپاکی وەکو نیەتی هەرێمی کوردستان کە دەیەوێت بگاتە ڕێکەوتن بەو طرحانە ڕازی بووە وەکو باسم کرد تەنها ئێمە هێڵی سوورمان هەیە لەسەر ئەو طرحە کە وەکو پارێزگا تعامل لەگەڵ هەرێمی کوردستان زۆر باشە لەگەڵ هەموو بابەتانە ئەوە نیازپاکی هەرێمی کوردستان بەرامبەر بە ئەم بابەتەی کە ئێستا لە بەغدا جێگەی مشتومڕە هەموو وردەکاریەکان ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە خراوەتە ڕوو بەڵام دەنگێک هەیە لە نێو پەرلەمانی عێراقەوە ئاماژە بۆ دەکرێت کە دژایەتی هەرێمی کوردستان دەکەن کەمە دەنگ دەستی دەرەکی لە پشتەیە ناوخۆیی ئەیانەوێ ئاستەنگ لە بەردەم ئەم ڕێکەوتنانە دروستکەن لە کاتێکدا کە پەرلەمان دەتوانێت ڕۆڵی نێوەندگێر بگێڕێت بۆ چارەسەرکردنی کێشانە پێتان وایە بە چاراستێک کەمانە ئەیانێت دژایەتی هەرێمی کوردستان بکەن بۆچی لەم کاتەدا بربەست لە بەردەم ڕێکەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا دروست دەکەن؟
بەڵێ بەڕاستی یعنی پەرلەمان مەفروزە پەرلەمان نوێنەری خەڵکن و پەرلەمان مەفروزە جیهەی ڕەسمیە کە پابندبی بە دەستور و پابندبی بە یاساکانی بەرکار بەڵام بەداخەوە لە پەرلەمان ئەوەی دەگوزارێ حتا ئێمە لە یاسای تەمویلی عەجزی مالی یاسای قەرز و هەروەها ئێستاش یعنی دەنجی نەشاز هەیە و خەڵکانێک هەندێک پەرلەمانتار هەن لە نێو پەرلەمان بۆ مزایدەی سیاسی و بۆ دیعایی انتخابی پێشوەخت لە دژی هەرێمی کوردستان قسە دەکەن و دەیانەوێ یعنی بە شێوازێک دەنگ لەسەر پرۆژە یاساکە بدرێ یان لەسەر یاسای بودجە بدرێت کە مافی هەرێمی کوردستان تێیدا پێشێل بکرێەوە هیچ حسابێک بۆ هەرێمی کوردستان نەکرێ وەکو کیانێکی دستوری ئەمە وەکو باسم کرد تەنها مزایدەی سیاسی و دیعای انتخابی پێشوەختە ئەمما ئەگەر باس لە دستور بکەین باس لە یاسا بەرکارەکان بکەین ئەمە بە هیچ شێوازێک ئەم تەرحە نەدەبووە ئەو تەرحە لە پەرلەمان بی پەرلەمان جێگای وەکو دەڵێن نوێنەری گەلە و شوێنێکە مەفروزە یاساکان تێیدا تەطبیق بی بەڵام بەڕاستی ئێمە یعنی ترسی ئەوەشمان هەیە چونکە لە یاسای تەمویلی عەجزی مالی بە شێوازێک دەنجی لەسەردرا بەڕاستی بە شێوازێکی شۆڤینیانە ئێستا ئێمە ترسی ئەوەمان هەیە دووبارە بە هەمان شێواز مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکرێت. باشە بەڕێزت ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی لە نزیکەوە ئاگاداری و کۆبوونەوەانە هەیە کە فراکسیۆنە کوردیەکان هەوڵی بۆ دەدەن بۆی کە بتوانن لەگەڵ لایەنەکانی دیکە بگەنە ڕێککەوتن بڕیارەکە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبێتەوە لەگەڵ کازمی سەبارەت بە پشکی هەرێمی کوردستان بەتایبەت چه هەماهەنگیەک هەیە لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە وەکو کورد چه هەوڵێکتان داوە بۆی کە بتوانن بە هەماهەنگی لەگەڵ شاندی هەرێمی کوردستان و دانوستانە سیاسیەکان پاڵپشت بەوانە بتوانن کە لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشەوە کۆ دەنگیەک بۆ پەسەندکردنی پرۆژە یاساکەوە جێگیرکردنی پشکی کورد دروست بکەن. بڵێ طبعا لۆبی کراوە و سەردانی شاندی سیاسیش کراوە بۆ نمونە ئێمە لە پارتی دموکراتی کوردستان شاندێکی باڵا سەردانی لایەنەکانی کرد لایەنە سیاسیەکان چونکە ئێمە دەزانین لە پەرلەمان زیاتر کوتلە سیاسیەکان ئەو حیزبانەی کە لە پشت ئەو کوتلانن کە لە پەرلەمانن ئەوانە کاریگەریان هەیە و سەرنجام ئەمانە بڕیار لەسەر باوڵێن یاساکە دەدەن بۆیە ئەو کوتلە مؤثرانە ئەوانەی کە کاریگەرن کوتلەی فەتحە کوتلەی سائیرۆنە شاندی پارتی سەردانی کردووە شاندی لایەنەکانی تریش سەردانیان کردووە هەروەها شاندی حکوومەت بە سەرۆکایەتی بەڕێز قوبات تاڵەبانی بە هەمان شێواز لەگەڵ لایەنەکان کۆبوونەوەیان ئەنجام داوە لەگەڵ حکوومەت طبعا دوای ئەنجامدانی چەندین کۆبوونەوە ئەم پرۆژە یاسایی کە ئێستا هەیە بەو شێوازە بەو سیغەیە کە ئێستا هەیە تەزبیت کراوە و ئێمە خۆشمان لە کوتلەی پارتی دموکراتی کوردستان ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لەگەڵ بەڕێز مستەفا کاظمی کۆبووینەوە و تەکیدمان کردەوە کە بەڕێزیشیان بە هەمان شێواز یعنی جوموجۆڵ بکە و هەوڵ بدا کە دووبارە پرۆژە یاساکە دەگەڕێتەوە لای بەڕێزیان ئەوانیش تەکید لەسەر حەسەی هەرێمی کوردستان بکەین ئەوەی یعنی من دەمەوەی ئیشارەتی پێ بدەم لەو کۆبوونەوەی لەگەڵ مستەفا کاظمی بەڕاستی خاڵێکی زۆر گرنگی باس کرد مستەفا کاظمی باسی لەوە کرد کە ئێمە ئەم سیغە مادەی 10 و مادەی 11مان دانا لە پرۆژە یاسای بودجە مجاملە نەبوو بۆ هیچ لایەنێک بەڵکو ئێمە وامان بینی کە ئەم سیغەیەکی دادپەروەرانەیە ئەو سیغەیە کە ئێستا لە حکوومەتەوە هاتووە کە هەرێمی کوردستان 250,000 بەرمیل ڕادەست بکەوە نیوەی داهاتی نانەوتی باسی لەوە کرد ئەوە دوای تێبینی و دوای یعنی تەماشاکردنی وردەکاریەکان و مفاوەزات و یعنی تدقیق لە هەموو مەلەفاتەکان و دانیشتنی چەندین دانیشتن وزارەتی وەزیری مالیە ئامادە بوو وەزیری نەوت ئامادە بوو شەریکەی سۆمۆ ئامادە بوو ئەم حیسەی هەرێمی کوردستان تەزبیت کراوە بۆیە ئەویش باسی لەوە دەکرد کە پێویستە یعنی دەنگ لەسەر ئەم نەسە بدرێ بەو شێوازەیە کە حکوومەت ڕەوانی کردووە مەبەستم ئێمە جوولەی خۆمان کردووە کوتلەکانی تریش هەم لەگەڵ مستەفا کاظمی دانیشتوون و هەم لەگەڵ لایەنەکان ئێمە وەکو فراکسیۆنی کوردی و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەدڵنیاییەوە لەسەر خەتین هەوڵ دەدەین یعنی بە شێوازێک دەنگ لەسەر ئەم پرۆژە یاسایە بدرێت کە لە بەرژەوەندی خەڵکانی هەرێمی کوردستان بەڵێ زۆر بەڕێز محەممەد شاکر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس. زۆر سپاس.